ئەمڕۆ ئێمە وەکو هەموو نیشتمانیانی شاری دەربەنی خان ئەلبەت وەکو هەموو شارشکارانی تر لە ڕاستی هاتینە شەقام بۆ پرۆتستەکردن لە ڕێزایی دەبڕین بەرامبەر ئەو لەشی کێشەیە کە دەوڵەتی تورک ئەلبەت بە سەکرداتی ئاکەپەکە کردە سەر ڕۆژاوای کوردستان ئەلبەت دیارە نیازی ئاکەپە و ئەو توانە بڵێ ئەو بەرامانی کە ئاکەپە هێن لە ڕاستی لە کێشەدا شتێکی تازە نیە بەڵکو شتێکی کۆنە ئەوی شەوەیە کە هەر لە سەرەتای دروستبوونی بەهاری عەرەبیەوە لە ڕاستیەوە شۆڕشەکانی شۆڕشی ڕۆژاوە بەرخودای ڕۆژاوەوە ئاکەپە دەویست هەموو دەستکەوتانەوە لە ناوبە سەرەتا لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنی سووریەوە پاشان لە ڕێگەی داعشەوە و ئێستاش لە ڕێگەی خۆیەوە کە ئێوە بە شێوازێکە ئەتوانم بڵێم پێشێکردنی مافەکانی مرۆڤ بۆ پێشێکردنی یاسایی نێو دەوڵەتیە بەس من داواکاریم ئەوەیە ئێمە وەکو جنسیە ئیسلامین بەڵام بە ئیلمانی و نائیلمانیەکانمانەوە لە کوردستانە با یەک ڕێز بین با یەک دەنگ بین یەک هەڵوێست بین ئەگەر یەک دەنگ بین و یەک ڕێز بین و یەک هەڵوێست بین ئەوە ئێمە ئەتوانین مەسەلە کەس زڵمان لێ نەکا کەس تاعدامان لێ نەکا مناڵمان نەکوژێ ئەو چەند ساڵە کورد خانووەکە ئەڕوخێ ماڵەکە ئەڕوخێ کورد بەخێوەکە بە کوشتە درێ ئەم زڵمە تاکەیت